گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرناوچە جیاوازەکانی ئێران، خراپی دۆخی ژیانی بەندکراوان لە زیندانی عادڵابادی شیراز، بەرزبوونەوەی ڕێژەی گوشارە هێزە ئەمنیەکان بۆ سەر خەڵکی مەدەنی، بەردەوامی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی لە لێواری ڕوخاندا و داڕمانی بازاڕەکانی ئاسیا و گۆڕانکاری لە نرخەکانی نەوت. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران. ڕۆژی ڕابردوو هێرشە سەربازیەکان لە ناوچە جیاوازەکانی ئێران بەردەوام بوون و ڕێژەی قوربانیانی مەدەنی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بە پێی دوایین زانیاریەکان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لانی کەم 206 هێرش لە 112 ڕووداودا لە 15 پارێزگا تۆمار کراون کە بوونەتە هۆی کوژران و برینداربوونی چەندین کەس. بە گیانەدەستانی منداڵێکی تر بەهۆی ئەو هێرشانەوە ڕێژەی منداڵانی قوربانی گەیشتووەتە نزیکەی 15%. هەروەها ئامارە گشتیەکان لە 9 ڕەشەمەوە تا 2 خاکەلێوە نیشان دەدەن کە لانی کەم 1407 کەسی مەدەنی لەوانە 214 منداڵ گیانیان لەدەستاوە. لە هەمان کاتدا 1167 کەس لە هێزە سەربازیەکان کوژراون و 657 کەسی دیکە لە کوژراوان هێشتا ناسنامەیان ئاشکرا نەکراوە. خراپی دۆخی ژیانی بەندکراوان لە زیندانی عادڵابادی شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوانی ڕاگیرا و لە زیندانی عادڵابادی شیراز بەهۆی کەشی توندی ئەمنی ئەو زیندانە و جێگیرکردنی بەشێک لە هێزەکانی ڕژیم لە ئەو بەندە جیاوازەکان زیندانیان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ 49 زیندانی لە ژوورێکی بچووکدا ڕادەگیرن و لە دۆخێکی زۆر خراپدا بەسەر دەبن. بە پێی هەواڵی گەیشت و بەندکراوانی ئەو زیندانە بە بیانووی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان، پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و تەنانەت سەرەتاییترین پێداویستەکانی ژیانیان دابین ناکرێت. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا قەیرانێکی بە هەمان شێوە لە زیندانەکانی دیکەی کۆماری ئیسلامی دروست بووە و مەترسیکی جدی لەسەر گیانی بەندکراوان لە ئارادایە. بەرزبوونەوەی ڕێژەی گوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەر خەڵکی مەدەنی. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ کەشی توندی ئەمنی لە شارەکان، راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە گوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەر هاوڵاتیان و چالاکانی مەدەنی و سیاسی بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بووەتەوە. بە پێڕاگەیاندنی فەرمی دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی لە پارێزگای مەرکەزی لانی کەم 25 هاوڵاتی مەدەنی بەهۆی پەیوەندی لەگەڵ میدیاکانی دەرەوەی وڵات دەست بەسەر کراون و هەروەها 2 کەسی دیکەش لە پارێزگای گوڵستان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل ڕفێندراون و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەردەوامی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی لە لێواری داڕماندا. ڕۆژی ڕابردوو سپای پاسداران ڕایگەیاندووە کە هەر هێرشێک بۆ سەر ژێرخانەکانی وزەی ئێران بە شێوەیەکی تند و هاوتا وەڵام دەدرێتەوە. بە پێی دوایین راپۆرتەکان وتەبێژی بڕیارگەی خاتەمولئەنبیا لە وتوویژێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندووە کە هەر هێرشێکی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ژێرخانە هەستیارەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی هاوسەنگ و تند وەڵام دەدرێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا ڕایگەیاندبوو کە ئەگەر کۆماری ئیسلامی تاکو 48 کاتژمێر بە تەواوی گەرمووی هورموز نەکاتەوە، هەموو ژێرخانە هەستیارەکانی دەکات بە ئامانجی سەرەکی. ئێدانەی سەرکوتی بەندکراوانی زیندانی چابەها لەلایەن چالاکانی مافی مرۆڤەوە. ڕۆژی یەکشەممە 2 خاکەلێوە کۆمەڵێک لە چالاکان و دامەزراوەکانی مافی مرۆڤ بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەرەڕای ئێدانەی توندی بەندکراوانی ڕاگیرا و لە زیندانی چابەهار
خوازیاری دەستپێکردنی لێکۆڵینەوەیکی بێلایەن لە ڕووداوەکان بوون. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەقەیان لە زیندانیانی ناڕازی لەو زیندانە کردووە و ئەمەش بۆتە هۆی برینداربوون و گیانە دەستانی چەندین بەندکراو لەو زیندانە. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا بەندکراوانی ئەو زیندانە بەهۆی خراپی دۆخی ژیانیان و بێبەشکرانیان لە سەرەتایەترین پێداویستیەکان ناڕەزایەتیان دەربڕی بوو کە هێزە ئەمنیەکان بەو پەڕی تونند و تیژیەوە ڕوبەڕووی ناڕەزایەتیەکان بوونەتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان لە ئێران بە پێی دوایین راپۆرتەکان لە ساڵی ڕابردوودا ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان لە ئێران بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بۆتەوە و ئەمەش بۆتە هۆی نیگەرانی سەبارەت بە مافەکانی مرۆڤ لە ئێران. بەپێی ئەو راپۆرتە ساڵی ڕابردوو لانیکەم 2488 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمدا لە سێدارە دراون کە لەوانە 63 کەس ژن و 2 کەسی دیکەش منداڵ بوون. هەروەها نزیکەی 80,000 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان بە تۆمەتی سیاسی و عەقیدەتی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون کە هێشتا سەبارەت بە چارەنووسی کۆمەڵێکی زۆریان زانیاریەک لە بەردەستانیە. شایانی باسە کە هاوکات لەگەڵ دەستپێکردنی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار و هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو ئاستی پێشرکردنی مافەکانی مرۆڤ بەرز بووتەوە و کۆمەڵێکی زۆر لە بنەماڵە دەست بەسەر کراوان لە ژێرگوشاری هێزە ئەمنیەکاندا. سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری ئیسلام شەهر. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیکی خەڵکی شاری ئیسلام شار سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. بە پێی دوایین راپۆرتەکان ئەو هاوڵاتیە تەمەن 50 ساڵە کە هاوکات لەگەڵ دەستپێکردنی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگە سەربازیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەست بەسەر کراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی محاربە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە و مەترسی لە سێدارەدانی لە ئارادایە. بە پێی دوایین راپۆرتەکان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەکی ڕوون سەبارەت بە ڕەوەندی دۆسیەکەی بڵاو نەکراوەتەوە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ بێبەشکراوە. دووە هەواڵمان سەبارەتە بە داڕەماندنی بازاڕەکانی ئاسیا و گۆڕانکاری لە نرخەکانی نەوت. بە پێی راپۆرتەکان بازاڕە داراییەکانی ئاسیا لە سەرەتای هەفتەدا بەهۆی گرژیە سیاسیەکانەوە دابەزینێکی بەرچاوی تۆمار کردووە و نرخی نەوت گۆڕانکاری بەرچاوی بەسەردا هاتووە. بە پێی دوایین زانیاریەکان هاوکات لەگەڵ داخستنی گەروی هورمز و هەروەها وەستاندنی هەناردەی نەوت لەلایەن هەندێک لە وڵاتانی عەرەبیەوە کە لەلایەن ڕژیمەوە هێرشی موشەکی کراوەتە سەر ژێرخانە نەوتیەکانیان نرخی نەوتی برنت بووە $111 بەرز بووتەوە و هەروەها نرخی پارەی کۆمەڵێک لە وڵاتان وەکو ژاپن و کوریای باشوور بە شێوەیەکی بەرچاودا بزیوە. جێگای ئاماژەیە کە بە وتەی کارناسانی بوارە ئابوووریەکان لە ئەگەری بەردەوامی داخستنی گەروی هورمز و هەروەها هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل و کۆماری ئیسلامی بۆ سەر ژێرخانە نەوتیەکان ئەگەری هاتنە ئارای قەیرانێکی گەورەی ئابووری لە جیهاندا لە ئارادایە و پێویستە هێرشەکان بۆ سەر شوێنە هەستیارەکان ڕابگیردرێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.